چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەیەکدا بڕیار لەسەر ئابڵوقە و گەمارووی تونتر لەسەر ئێران بدەن. ئەمە چ ڕەنگە ئابلوقەیە و ئایا کاردانەوەی ئێران بۆ پێشنیازی ئەوەی کە ناوی 37 ئەندامی سوپای پازەران بخرێتە ناوی لیستی تیرۆرەوە چۆنا؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە کورد کۆنەکشن میوانداری بەرێز کەمال حەسەن پور چالاکوانی سیاسی لە سووی دەکاکە کەمال ئەم کاتە باش ینی حەزەکەم بزانم پێش هەموو شتێکانی کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەیەکی ئەوروپا نازان تا کراوە یان دەکرێت چاوەڕوانی چی دەکەین لەوێ ئەگەر کرابێ چیان گوتووە؟ پێشەکی سپاس بۆ ئێوە بۆ بینەرانتان. بەڵێ ئەم کۆبوونەوەی ئەوڕۆ ئێستا بەڕێوە دەچێت و ئەوەی ڕاستی بێ بەرنمەیەکی زۆر دوور و درێژیان هەیە لە بەڕگەی سیاسەتی دەرەوەدا. بڕگەی ژمارە 8 تەرخان کراوە بۆ باس لەسەر سەپاندنی گەمارۆی زیاتر بە دژی تاکو و هەروەها لایەنی ئێرانی بەهۆی سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران کە لە دوای کوژرانی ژینە ئەمینیەوە دەستیان پێکرد لە مانگی سەپتامبرەوە. بەڵێ باشە، ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بیستمان کە دیسان داواکاریەک لە پەرلەمانی ئەوروپی کراوە کە وڵاتانی یانیەکێتی ئەوروپا ناوی سوپای پازەران بخرێتە ناوی لیستی تیرۆریستەوە. بەڵام دیارە ئەوڕۆ هەندێک هەواڵ دەرچووە لە هەندێ کاربدەستی پایە بلند و بەرزی یەکێتی ئەوروپا کە دەڵێن دەبێت دادگا بڕیارێکی وا بداتن تا ئەوانەش بتوانن هەنگاوێک بنین. بۆ دادگا ئەگەر بابەتێکی سیاسی بێ دادگا بۆ ئەبێ بڕیار لەسەر ئەمە بداتن، بڕیارێکی وا بداتن؟ پێم وانە شتێکی وا هەبێ. ئەوەی ڕاستی بە 18 مانگ ڕۆژی پێنجشەمبە پارلەمانی ئەوروپا بە زۆرینەی ڕەهای دەنگ پەسەندیان کرد کە کولی سوپای پاسداران بخرێتە نێو لیستەی ڕێکخراوانی تەرۆریستیەوە. بەڵام ئەوە تەنیا ڕاستپاردەیە. ئەوە ئەنجومەنی کاروباری دەرەوەی یەکێتی ئوروپایە کە دەتوانێت ئەو بڕیارە پەسەند بکە و دوای پەسەندکرانی دەبێتە ئەرکێک لەسەر شانی وڵاتانی ئەندام. بەڵام ئەوەی کە تا ئێستا باعث بوو کە تۆزێک نەرمی بنوێنن لەو ڕوانگەیەوە دوو هۆی هەیە بە بۆچوونی من. یەکیانەوە یەکیان دەترسن دوای پەسەندکرانی، چۆن بۆ خۆ دەزانی لە یەکێتی ئوروپا حکوومەتی یاسا هەیە، دەتوانێت لایەنی ئێرانی شکایەتێک تۆمارکە لە دادگایەکی پەیوەندیدارەوە، ئەو دادگایش حکومەکە هەڵوەشێنێت. جا بۆیە ئەوان زۆر لە فکریەوەی دانکارێکی وا بکەن وا بە بەڵگە ئەو بڕیارە ئەگەر بێت و پەسەند بکرێت بیکەن کە تەنانەت ئەگەر ئێران بیهێوێت لە دادگایەکیشدا شکایەتکە حکومەکە نەتوانێت هەڵوەشێنێت. وەکو دیتومانە چەند ڕێکخراو تا ئێستا بوون لە لیستەیدا، بەڵام هێنراونەدرێت. یەکێک لەوان سازمانی مجاهیدینی خەڵقی ئێران بوو کە ماوەیەکی زۆر لە لیستی ترەوەدا و بەڵام دوای هێنایان نەدرێت. بەڵام کاکەمان ڕاستێکە دەوێت ینی ئەم بابەتی لیستی تیرۆر و لیستی ڕەش کە وڵاتانی ڕۆژئاوا بەسەر ژمارێک ڕێکخراوە ئەسەپێنن، ینی بابەتێکە زیاتر سیاسیە، وەک ئەگەر ناوێک کەوتە ناو ئەو لیستە دەرخستنی زۆر زەحمەتە. بەڵێ ئەوە دروستە. هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی هەڵوێستی کولی سیاسەتی دەرەوەی وڵاتانی ڕۆژاوا بەرامبەر بە لایەنێک چۆنە. بیان هەوێ زەختی بخەنە سەر دەتوان بەو شێوەیە لە لیستەی ترۆری هەوێت. ئەوڕۆ من گوێم لە یوتیوبێژێکی وەزیری کاروباری دەرەوەی ئێرانە بوو کە دەڵێ ئاغای جۆزف بۆرل و هەروەها توبیاس بیلسترۆم وەزیری کاروباری دەرەوەی سوێد، چونکە ئێستا سوێد ڕێبەرایەتی دەورەیی یەکێتی ئەوروپای لە ئەستۆیە، پەیوەندیان پێوە گرتووە و دڵنیایان کردوێتەوە کە سوپای پاسداران بەگشتی ناخرێتە نێو لیستەی تیرۆرەوە. بەڵام وەک ئەمن ئاگادارم زیاتر لە 30 کەس و لایەن قەرارە ئابلوقەی زیاتریان بخرێتە سەر. بەڵام بە بۆچوونی من کولی سوپای پاسداران ناخەن لە لیستەوە، چونکە ئوروپا و یەکێتی ئوروپا بەگشتی سیاسەتی قامچی و جێزەر ڕەچاو دەکات، لەلایەکی زەخت دێنێت، لەلایەکی شەوە دڵخۆشیان دەداتەوە. ئەویش دەگەڕێتەوە بۆەوەی کە بەشێکیان هیوادارن کە کەوتنی بەرجام دووبارە زیندوو بکرێتەوە. کەمال جیاوازی چییە ئەگەر 37 ئەندامی ئەم ڕێکخراوە ناویان بخرێتە ناوی لیستی تیرۆرەوە لەگەڵ ئەوەی کە هەموو ڕێکخراوەکە ناوەکەی لە لیستی تیرۆر بیانی
جیاوازەکە چی دەبێ؟ جیاوازەکەی ئەوەیە ئەگەر هاتوو هەمووی سوپای پاسداران خراە ژێر لیستەی ترۆرەوە، ئەگەر هاتوو سپینە بەرزانی زیندوو بکرێتەوە، چونکە سوپای پاسداران زیاتر لە 60% ئابووری ئێرانی بەدەستەوەیە، کۆمپانیا ڕۆژاواییەکە ناتوانن وەک 2015 چن گرێبەستی ئابووریان لەگەڵ واژۆ بکەن و واوا نمودکەن کە نەبای هاتووە نەباران. بۆیە ئەوە لەلایەن کۆماری ئیسلامیشەوە زۆر بە توندی بەرپەرچی دراوەتەوە هەڕەشیان تەنانەت وا بۆ هەڕەشەی تیرۆریش کراوە بۆی بچەلبێن کاوانە تێرۆریزنی. ڕئیسی مەجلیس و هەروەها هێندێک لە سیاست مەدارە پلە بەرزەکانی ئێران هەڕەشیان کردووە کاگاوان ئەو کارێک بکەن، ئێمەش ئەرتەشەکانی ئوروپایی لە لیستەی ترۆرەوەدا. بە کورتی کاکەمال یعنی ئەگەر ئاگاداری وەزعی ناو ئێران بی ئەوڕۆ چی ڕوئەدا؟ چ شتی گرنگ هەیە لە ناو ئێران؟ ئەوەی ڕاستی بێ دوو لایەنە. ئەوەی دەوڵەتە دەیهەوێ بە هەموو شێوەیەک دیسەلمێنێ کە ناڕازایەتەکان کۆتاییان هاتۆ ئەوان توانیویانە لەو دۆخەش بپارنەوە. بەڵام کاتێک کە چاو لە ناڕزایەتی خەڵکی دەکەی، ئەوەی کە ئێستا دەیبینی هێواشبوونەوەی ناڕزایەتەکانە، ناڕزایەتی بە کولی لە ناو نەچوات، بەڵام وەک ئاگری ژی لە مۆی بن خۆڵەمێش وایە دەتوانێت بە فوویەکی زۆر بچووک ئەوە دیسان وەک ئاگرێکی سامناک سەر هەڵداتەوە. بریز کەمال حەسەن پور چالاکوانی سیاسی لە سوید لەگەڵ کورد کۆنەکشن و زۆر زۆر سوپاس.